وەک دەزانن ئاڵای ئەمریکا گەلێک گۆڕانی بەسەردا هاتووە. لە ئاڵایەکی نافەرمی ڕابەپێی کات بووە ئاڵایەکی فەرمی. کاتێک دێتە سەر ئەوەی نافەرمی بوو ناتوانین بڵین داهێنەری ئەو ئاڵایە کێ بووە، بەڵام یەک کەس کە بەکاری هێنا جان پاڵز جۆنز خاوەن پلەیەکی دەریایی بوو. ئیدعای کرد کە لە دەسامبری 1975 لەسەر کەشتیەکەی ئاڵایەکی کە 13 هێڵی ڕێڕەی تێدا بووە هەڵی داوە کە حوتیان سوور و شەشیان سپی بوون و لە گۆشەی سەروی لای چەپ کە پێی دەگوترا کانتۆن ئاڵای بریتانیا دەبینرا. ویلیام خۆی بە پسپۆرەی ئاڵاکانی کۆن دەزانێت و دەڵێت هەر کامیان داستانێکی هەیە. ئەو 13 هێڵە ڕێڕەیە وەفاداری 13 ئەیالەت و بەرهەڵستی ئەوان بەرامبەر بەدەسەڵاتداری بەریتانیا نیشان دەدات. ئەوە هەمان ئاڵایە کە جۆرج واشنگتۆن مانگێک دواتر لە سەرکردایەتی خۆی کەمبریجی ماساچوست بەکاری هێنا و هەتا 1976 کۆلۆنی جۆرا و جۆر هەڵیان دەدا. ئەوە ئاڵای نافەرمی ڕۆژی سربەخۆیی لە 4 جولای 1976 بوو. یەکەم ئاڵای فەرمی دوای هاتوو لەلایەن ئەندامی کۆنگرا فرانسیس هاپکینسنسی نیوجەرسی دروستکرا. ئەو ئاڵایی 11 مانگ دوای ڕاگەاندنی سربەخۆیی واتە 14 جوونی 1970 بوو بە فەرمی. هاپکینسن هونەرمەند و وێنەی دادەڕشت. ئاڵاکەی سەرەتا بۆ هێزی دەریای ئەمریکا بوو. بەڵگە نیشان دەدات کە ئەو دوو ئاڵا و ڕەنگە 3 ئاڵای کێشا بێتەوە، یەک بۆ ئەمریکا، یەک بۆ هێزی دەریایی و ڕەنگە یەک بۆ تۆپخایی لەشکری. لە دەمێکدا هیچ دەستنووسێک بۆ کێشانەوەی ئاڵا نەدۆزرایەوە، بەڵام مۆر و مۆم دۆزرانەوە کە هاپکینسن دایڕش بوو. لە یەکیان ئاڵای ئەمریکا 13 هێڵی ڕێڕێی هەبوو، 17 سپی و 6 سوور. لە ئاڵای هێزی دەریایی ڕێڕێیەکانی سوور لە سەر و لە خوارو بوون بۆ ئەوەی لە دەریادا ببینرێت. هاپکینسن لە نامەیەک بۆ کۆنگرێزدا دەنووسێت ئاڵای ئەمریکام ساز کرد مۆری گەورە و مۆری خەزێنە کە لەسەر ڕووی پارەی دۆلارە. بۆ بەرهەمی کارەکەی ئەو داوای 28 گاڵۆن شەرابی کرد و واتە کەمێک کەمتر لە 110 لیتر. زانیاری زۆر سەبارەت بە نەخشی هاپکینسن نییە، چونکە زۆربەی بەڵگەکانی سەرەکی هەتا ساڵەکانی 1970 ون بوون. تا ئەو کات بیتسی ڕاست کە یەکەم ئاڵای بۆ جۆرج واشنگتن دروو بوو، خۆی بوو با کەسایەتێکی ناسراوی وڵات. ئەو داستانە بەسەرهاتێک بوو کە بنەماڵەکەی بەڕاستیان دەزانی کە بیست بوویان. ئەو داستانە لە ماوەی شۆڕشدا خەڵک دەستیان پێڕانە دەگەیشت. داستانی بیستی ڕاست یەکەم جار لە دەی ساڵەکانی 1970 گوترا، بەڵام بەدەگمەن ئیدعای خراە ژێرپرسیار، چونکە کەم کە زانیاری سەبارەت بە داهێنەری ڕاستەقینەی هێڵە ڕێڕێکان و ئەستێرەکان هەبوو، بەڵام ئێستا ئێوە دەزانن.